عقید مصطفى حجر مصطفى فرمانده پاسبان شرف پاسبان آمدن به نمایش گرد. پاسبان شرف سرود اجتماعی پاسبان شرف سلام بناوی خدای گەورە و مهرەبان ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان پیرۆز بێت. لە خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان پیرۆز بێت. لە هەموو چین و توێژەکانی کوردستان پیرۆز بێت. ئاڵا ڕەمزی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە. نیشانەی جوگرافیا و جیاوازیەکانمانە. هێمای یەکگرتوویمانە. پێویستە هەمومان هەموو دڵسۆز و نیشتیمان پەروەرێکی ئەم وڵاتە ئەم ئاڵایە بەرز ڕابگرێت و لە پێنا و بەرزڕاگرتنی ئەم ئاڵایە ئامادە بێت خۆی بەخت بکات. ئەم ئاڵایە بۆ مێژووی ئێمە پێشانی داوە کە گەلی ئێمە خاوەن ئیرادەیەکی بەهێزە و هیچ ناحەز و دژمنێک نەیتوانیوە ئیرادەی گەلەکەمان بشکێنێت و هەمیشە ئاڵامان بە شەکاوەی ماوەتەوە. ئێستا ناوچەکە بە گۆڕانکاری خێرادا تێدەپەڕێت و ڕووداوی هەستیا ڕوودەدەن. بۆیە پێویستە هەمومان هەوڵێکی جددی بدەین و داوا لە هەموو هێزە سیاسیەکان دەکەم کە جیاوازەکانیان بخەنە لایەک و لە پێنا و پاراستنی نیشتیمان و خەبات و قوربانیدانی گەلەکەمان هەمومان یەک هەڵگوێست بین و ئامادە بین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئالەنگاری و گۆڕانکاریەکانی ناوچەکە ببینەوە. بۆیە پێویستە حکوومەتێکی سەرتاسەری و بەهێز لە کوردستان زوو دەومەزرێت تاکو ئامادە بین ڕوبەڕووی هەموو گۆڕانکاریەکان بوەستینەوە و لە بەرژەوەندی گەل و وڵاتەکەماندا بەردەوام بین لە خەبات و تێکۆشان. جێخۆیەتی من سوپاسێکی بێپایانی خەڵکی کوردستان بکەم کە سەرەڕای ئەو هەموو فشار و ئەو هەموو گۆڕانکاری و ئالەنگاری و ناخۆشیانەی کە بەسەریاندا هاتوون لە ماوەی ڕابردوو خۆڕاگرانە وەستان و بە تایبەتی لەم دواییە کە فشاری دواخستنی نەناردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان وای کرد خەڵکی ئێمە بە وەزێکی نەهەموار دەتێپەڕێت بەڵام خۆڕاگر بوون. من دەستخۆشی لە خۆڕاگری خەڵکی کوردستان دەکەم هەرچۆن دەستخۆشی لە پێشمەرگە قارەمانەکان دەکەم کە هەمیشە ئامادە بوون بۆ بەرگریکردن لە خاک وڵاتەکەمان خۆیان بەختکەن و لە سەنگەری پێشەوەی بەرگریکردن لە گەل و وڵاتدا بەردەوامن. سپاسی هەموو لایەکتان دەکەم. هیوادارم ئەم ڕۆژە پیرۆزە هەمیشە بەرز ڕابگرین، بەختەوەر و سەربەرز بێت گەلەکەمان، پارێزرا و ئاوەدان بێت نیشتیمانەکەمان، شەکاوە بێت ئاڵەکەمان. زۆر زۆر سپاس.